سڵاتان لەبێ خوێندکارانی پۆلی نۆیەم. دووبارە گەڕاینەوە لاتان بۆ باسکردنی وانەیەکی تر. خوێندکاران ئەگەر بیرتان بێ ئێمە وانەی پێشوو باسی proportion and measurement کردواتە هاوڕێژە و پێوان. We will remember from previous lesson we talked about new lesson as proportion and measures واتە هاوڕێژە و پێوان. And also I will discuss about theorem. The theorem proportion, perimeter and area theorem. چییە؟ سەلمێنراوی هاوڕێژەیی سێگۆشەی ڕووبەر. If the similarity ratio of two triangles is A over B, then the ratio of their perimeter is the same ratio, of course, is A over B. ئەگەر ڕێژی هاوشێوەبوونی دوو سێگۆشە بکاتە A over B, what A divided B, then the ratio of the perimeter is the same ratio. و ڕێژەی هاوشێوەبوونی هەمان ڕێژەی هاوشێوەبوونیان ڕێژەی شێوەکەی ئەگەر هەمان دوو سێگۆشە پێت بڵێ بیدۆزیتەوە چەنە هەمان شێوە ئەکاتەوانێ هەمان ڕێشۆ کە کاتە A divided by B. And the ratio of their area is A square divided B square or A divided B raising by from the bracket raising by power 2. و ڕێژەی ڕووبەرەکەمان ئەنووسین بەچی؟ بەتوانی دوو مەرجە بنووسین واتە دوو جای بکەین بۆ دۆزینەوەی ڕووبەر. باش. And also we talked about this important note. This important note say similar triangles, maybe A over B, maybe A over B is any numbers. This ratio similar of two triangles and perimeter and area. If from example or from question given the ratio similar of two triangles and asked us find perimeter or area. To find perimeter, always the ratio of perimeter is equal to the ratio of similar triangle. خوێندکاران ئەگەر لە پرسیارێکە داوای چیا بوو بێمە ڕێژەی هاوشێوەبوونی دوو سێگۆشەیە بوو بێمە داوای لێ کردین perimeter یان perimeter, always the ratio of perimeter is equal to the ratio of similar triangle. خوێندکاران ئەگەر لە پرسیارێکە داوای چیا بوو بێمە ڕێژەی هاوشێوەبوونی دوو سێگۆشەیە بوو بێمە داوای لێ کردین perimeter یان area بۆ بدۆزینەوە بۆ perimeter ئەکاتەوە هەمان ڕێشۆ. باشە؟ ئەها نیشانەکەشم بۆ کردووی چییە؟ equal is the same ratio. And to find area, always taking power 2 for this ratio. پێویستە من چی بکەم؟ power 22 بۆ ئەم ڕێشۆیە وەرگرم کە ئەکاتە چی؟ ڕێژەی ڕووبەری ئەو دوو سێگۆشەیە. Or conversely, from the question or from example, giving us the ratio area of two triangles and asked us finding perimeter or similar ratio of the two triangles, you must take in square for this ratio. کاتین چی ئەکەین؟ ڕێگی دووجا بۆ ئەم ڕێژەیە وەرەگرین بۆ ئەوەی چی بدۆزینەوە شێوە و ڕێژەی هاوشێوەبوونی ئەو دوو سێگۆشە بدۆزینەوە. ئەمە چی بوو؟ ئەمە وانەی پێشوو بوو باسمان کرد هەروەها چەند ئێگزامپڵێک و ئێگزامپڵێک بۆ دوو ئێگزامپڵمان شیکار کرد بۆی زیاتر بەرچاوڕوون بێت ئێمە هاتووین ئەم وانەیە بە هەمان شێوە درێژە پێدەری وانەی پێشووە بە هەمان شێوە چەند ئێگزامپڵێکی کەمان هەیە هیوادارم لەگەڵ مابن خوێندکاران. We have example given triangle M and K similar triangle RST. دراوە بە من لە پرسیارەکەی ئەڵێ سێگۆشەی M and K is similar to the triangle RST. پێم ئەوترێت ئەم دوو سێگۆشەیە چین خوێندکاران هاوشێوەن سیمیلەرن خۆی بە منی وتووە سیمیلەرن. باشە؟ And we have two parts. Part A asked us find the perimeter of triangle M and K. Find the perimeter of triangle M and K. You must find the perimeter of the triangles. And part B asked us find the area of triangle M and K. Also, you must find the area of the triangles. And also given the figures of two triangles وبهمان شويني هردو سيغوشك يا أبا MA, the side MN is 4 centimeter, the side RT is 6 centimeter, the side RT is 6 centimeter.
and also given perimeter of RST is 14 centimeter and area this triangle is 18 centimeter square. واتە چیا بئێمە لنگسی دوو سێگۆشە یا بئێمە باشە پەریمیتەری سێگۆشەیەکی یاینەتێ و هەمان شێو ئێرەکەش یاینەتێ لە پارتی ئەی پرسیارەکەیە داوای چیت لێ ئەکات پەریمیتەری ئەم سێگۆشەیە بدۆزینەوە کە لێرە سێگۆشە بچووکەکە یاینەتێ لەگەڵ ئێریا بەڵام لە پارتی ئەی و بیا داوای چی لەکە داوای پەریمیتەر و ئێری ئەم سێگۆشەیەت لێکە باش خوێندکاران مەرجە هەموو کاتێک بۆی first step you must find the ratio of similar two triangles پێویستە تۆ بێ یەکەم شت کە ئەیکەی لەم جۆرە پرسیارانەیە بێ ڕێژەی هاوشێوەبوونی ئەو دوو سێگۆشەیە چی بکەی بیدۆزیتەوانێ ڕێژەی هاوشێوەبوون چۆن دەدۆزی هەموو جارێک وەرە short lengths divided the lowest length تۆی چی ئەەکەی درێژیە بچووکەکە کە چەنە چوارە دابەشی درێژە گەورەکەیەکی کە چەنە شەشە to find similar ratio MN divide RQ. MN we have 4, RT we have 6. You can write this fraction by simplest form is equal 2/3. This ratio is similar of two triangles. And from part A, find perimeter M and K. And given us the perimeter RST is 14 centimeter. سیر کە ڕێژەی هاوشێوەبوونی دوو سێگۆشەکەم دۆزیەوە چەند بوو دوو لەسەر سێ بوو وان هەموو کاتێک ئەو ژمارەی کە بچووکترینە دابەشی ژمارە گەورەکەی ئەەکەین بۆی چی بکەین ڕێژۆکە ئەدۆزینەوە ڕێژەی هاوشێوەبوونی دوو سێگۆشە داوای چی کردومە لە پارتی ئەیە داوای چێوەی سێگۆشە گەورەکەت لێکا بەڵام چی شیاوە بە من چێوەی کاتێک ئەو ژمارەی کە بچووکترینە دابەشی ژمارە گەورەکەی ئەەکەین بۆی چی بکەین ڕێژۆکە ئەدۆزینەوە ڕێژەی هاوشێوەبوونی دوو سێگۆشە داوای چی کردومە لە پارتی ئەیە داوای چێوەی سێگۆشە گەورەکەت لێکا بەڵام چی شیاوە بە من چێوەی سێگۆشە بچووکە یاوە بە من باشە خوێندکاران ئەنجای چی ئەەکەین یەم پەریمیتەری ئەبێ چی بدۆزمەوە MNK سێگۆشە گەورەکە ئەدۆزینەوانە یەم هەموو کاتێک پەریمیتەری سێگۆشە گەورەکە دابەشی چی ئەەکەم پەریمیتەری سێگۆشە بچووکەکەی ئەەکەم باشە خوێندکاران ببورن پەریمیتەری سێگۆشە بچووکەکە دابەشی پەریمیتەری سێگۆشە گەورەکەکەم واتەوە پەریمیتەری کەوت چێوەی کە سێگۆشە بچووکە یاژێ پرسیارەکە دابەشی چی ئەەکەم سێگۆشە گەورەکەی ئەەکەم کە نیمانە و داوای کردو بیدۆزین و یەکسانەکەین بەچی بەو ڕێشۆی کە ڕێژەی هاوشێوەبوونی هەردوو سێگۆشەکەی کەواتە پەریمیتەر RST divide perimeter M and K equal this ratio 2/3 لێرەوە پەریمیتەری RSTم چەنە خۆی یاژی لە پرسیارەکە چواردەیە MN نیمانە داوای کردووە کە بیدۆزینەوە ئەکاتە ڕێژەی هاوشێوەبوونەکە هەمان ڕێژە ئەنووسیت و ئاگادار بە نەچی پاوەڕی دووی بۆرگریت توانی دووی بۆر ناگری هەمان ڕێژە ئەنووسیتەوە ئەنجام تو چیەکەم cross product دۆزمەوە لێرە 3 times 14 is 2 times P 2P 3 times 14 is equal 42 after that you must divide it the coefficient of P is 2 for both sides so P is 21 کەواتە خوێندکاران پەریمیتەری سێگۆشە گەورەکەم چەند بوو 21 پارتی B داوای چیم لێ ئەکات ئێریەی بە هەمان شێوە M and K بدۆزمەوە
وە چیشی یاوە بە من ئێریەی RST یاوە بە من لە پرسیارەکەوە تا چەنە 8 یەم چی ئەەکەم خوێندکاران بە هەمان شێوە ئێریەی سێگۆشە بچووکەکە RST divide area M N K و ئیکۆڵ یەکەم بە چی نەڵێک بە هەمان ڕێشۆ ڕاستە بە هەمان ڕێشۆ بەڵام بە چی بە وەرگرتنی یەم چی ئەەکەم خوێندکاران بە هەمان شێوە ئێریەی سێگۆشە بچووکەکە RST divide area M N K و ئیکۆڵ یەکەم بە چی نەڵێک بە هەمان ڕێشۆ ڕاستە بە هەمان ڕێشۆ بەڵام بە چی بە وەرگرتنی توانی دوو by taking power 2 forces ratio کاتێک کە من power 2کە بۆمە تەوزیعکەم بۆمە دابەشی ئەەکەم 2 times 2 4 3 times 3 9 so ئێرەی RST یەکەم چەنە 14 وایە ئێرەی ئێمەکێکە نیمە داوات لێکا کە بیدۆزیرە لە پارتی بی پرسیارەکە ڕێشۆکە دوای توانی دووم بۆ وەرگر کردیا چەند 4/9 after that to find area you must using cross products ئەما کاتە چەند 4/9 times 14 after that this 9 times 14 is equal 72 and divide both side number 4 هەردوو لا دیڤایدی چەند یەکەم number 4 یەکەم بۆی نخی ئەی دۆزمەوە لێرەیە ئەیە کاتە چەند کاتە 18 ئەمە چی بوو ئێریەی سێگۆشە گەورەکەی کاتە خوێندکاران ئاگادار بم هەموو کات بۆ دۆزینەوەی ئەم ڕۆیشۆیی چی ئەەکەیت shortest side divide longest side کاتێم کامیان ئەمە 4 نییە کەواتە درێژی ئەم سێگۆشەیە کەمترە لەمەیان کە 6 وەرە دایما درێژە بچووکەکە دابەشی درێژە گەورەکە کە ئەمە بۆچی بۆ دۆزینەوەی ڕێشۆکە بەڵام کاتێک کە داوای پێریمیتەرەکە یا ئێرەکە ئەدۆزیتەوە هەموو کاتێک وەرە پێریمیتەری سێگۆشە بچووکەکە دابەشی پێریمێتەری سێگۆشەکە گەورەکە بکە ئەگەر یابێتی یانە یابێتی باشە خوێندکاران کاتێم چەکەم ڕێشەکەم جۆرە دۆزیەوە پێریمێتەری سێگۆشە بچووکەکەم کە خۆی لە پرسیارەکەتی 14ەیە سێگۆشە گەورەکەم چییە نیمە کەواتە 14 دابەشی پی ئەەکەم ڕێشۆکە وتم هەموو کاتێکسانێکی بەم ڕێشەی کە دۆزیوان کاتە 2 لەسەر 3 کڕۆس پرۆدەکت دوولا و دونیان بەکارێنی ئەکاتە 2p equal 42 both side divide number 2 wide because the coefficient of p is we have number 2 so p is equal 21 ئێری ئێمەکێکەش بە هەمان شێوە ئێری سێگۆشە بچووکەکە دابەشی سێگۆشە گەوراکەی نەکسانەکەین بە ڕێشۆکە بەڵام بەچی بۆ وەرگرتنی توانی دوو کەواتە بم جۆرە کاتە 14 لەسەر ئەی ئەمەشیان کاتە 4/9 using cross product to find area دابەشی درێژە گەورەکە کە ئەمە بۆچی بۆ دۆزینەوەی ڕێشۆکە بەڵام کاتێک کە داوای پێریمیتەرەکە یا ئێرەکە ئەدۆزیتەوە هەموو کاتێک وەرە پێریمیتەری سێگۆشە بچووکەکە دابەشی پێریمێتەری سێگۆشەکە گەورەکە بکە ئەگەر یابێتی یانە یابێتی باشە خوێندکاران کاتێم چەکەم ڕێشەکەم جۆرە دۆزیەوە پێریمێتەری سێگۆشە بچووکەکەم کە خۆی لە پرسیارەکەتی 14ەیە سێگۆشە گەورەکەم چییە نیمە کەواتە 14 دابەشی پی ئەەکەم ڕێشۆکە وتم هەموو کاتێکسانێکی بەم ڕێشەی کە دۆزیوان کاتە 2 لەسەر 3 کڕۆس پرۆدەکت دوولا و دونیان بەکارێنی ئەکاتە 2p equal 42 both side divide number 2 wide because the coefficient of p is we have number 2 so p is equal 21 ئێری ئێمەکێکەش بە هەمان شێوە ئێری سێگۆشە بچووکەکە دابەشی سێگۆشە گەوراکەی نەکسانەکەین بە ڕێشۆکە بەڵام بەچی بۆ وەرگرتنی توانی دوو کەواتە بم جۆرە کاتە 14 لەسەر ئەی ئەمەشیان کاتە 4/9 using cross product to find area is equal 4a equal 9 times 14 9 times 14 equals 72 after that divide both sides for number 4 and the area is 18 کاتە بەم جۆرە خوێندکاران ئێمە چی ئەەکەین ئێریەی سێگۆشە کە ئەدۆزینەوە ئێگزامپڵێکی کەمان هەیە خوێندکاران example given the triangle HLB similar triangle KNS دراوە ئەم سێگۆشەیە HLB چییە سیمیلەرە لەگەڵ سێگۆشەی KNS
و دوو سایدی یاوە بە من پێریمیتەری سێگۆشە گەورەکەی یاوە بە من و ئێرەی سێگۆشە گەورەکەی یاوە بە هەمان شێوە بە من داوای چیت لێکە from part A find perimeter of triangle KNS داوای شێوەی ئەم سێگۆشە بچووکەت لێکە و بە هەمان شێوە داوای ئێرەکە شت لێکە find area of triangle KNS باش یەکەم جار چی یەکەم ئەمە بۆ پارتی A similar ratio یعنی چی ئەەکەین KNS باش یەکەم جار چی یەکەم ئەمە بۆ پارتی A similar ratio یعنی چی ئەەکەین ڕێژەی هاوشێوەبوونی دوو سێگۆشە ڕێژەی هاوشێوەبوونی سێگۆشە کامیان شەستەکە دابەشینەوە کەکەین بۆچی لە بەرۆی ئەمیان بچووکترە 60 divide 19 is equal 2/3 ئەمە بە simplest فۆرمی زیرۆکان کانسڵە بنەوە 6/9 writing by simplest form بە سادەترین شێوە ئەینووسین کە ئەکاتە 2 لەسەر 3 باش ئەمە ڕێشۆکێتی چی لە ئێمە داواکە perimeter KNS و چی شیاوە بە من perimeterی HLB یاوە بە من کە چەنە خوێندکاران 324 سنتیمتر کەواتە ئێمە ئەزانی هەموو کاتێک پێریمیتەری سێ گۆشە بچووکە کە نیمانە و داوات لێکات پێریمیتەری سێ گۆشە بچووکەکە دابەشی پێریمیتەری سێ گۆشە گەورەکە ئەەکەین و یەکسانەکەی مەم ڕێشۆ ئێمە بۆچی بۆ دۆزینەوەی پێریمیتەر KNS divide perimeter HLB equal the ratio of similar of two triangle we have 2/3 باشە پێریمیتەری KNS هەمە نیمە داوا شت لێکە کە بیدۆزینەوە کەواتە چێ نەزانراوە پێریمیتەری HLB یاوێتی بەڵێ چەنە 324 equals this ratio 2/3 after that using cross product to find this ratio this perimeter is 3p 3 times p 3p equal 2 times 324 from here to find the value of p you must divide both sides for number 3 why because the coefficient 2 times 324 from here to find the value of p you must divide both sides for number 3 why because the coefficient of p is 3 so divide both sides number 3 3 and 3 are cancellations so p is 216 هیچ یەکەم دوانە کە ڕەت یەکترەکەی دابەشی سێکە ئەکاتە 216 ئەمەوە پێریمیتەری چی بوو سێگۆشە بچووکەکە یان بۆچی ئێری چی ئەدۆزمەوە خوێندکاران KNS و چی شیاوە بە من ئێری سێگۆشەکەی کە شیاوە بە من HLB خۆیایەتی لە پرسیارەکە کە چەنە 4500 باشە خوێندکاران perimeter always perimeter the smallest triangles divide the greatest triangles perimeteri سێگۆشە بچووکەکە نیمان و داوات لێکات لە پرسیارەکە کە KNS داوا ئەنجا دیڤایدی چی ئەەکەم ئەفوسۆر ئەمە area R H ببورن خوێندکاران هیچ چەکەین ئێریەی KNS دیڤایدی ئێریەی HLB ئەەکەین و یەکسانەکەین بەچی بەو ڕێشۆی ڕێژەی هاوشێوەبوونی دوو سێگۆشەکە کە دۆزیمانەوە بەڵام بەچی هەر ئەوای نووسین خوێندکاران داوای ئێریەت لێکا کەواتە چی وەرگم taking power 2 for this ratio ئاگادار بە لە ئێریەیە ئەبمەرجە 2
توانی دوو بۆ ڕێشۆکە وەرگری بەڵام لە پێریمیتەرە پێویست ناکەم کەواتە لێرە ئاماکاتە چی ئێرەی کێنێس نیمانە وایە داوات لەکە کە بیدۆزیەوە ئێرەی HLB کێتی لە پرسیارەکەیە 4500 equal دووەوە 2 by power 2 equal 4 3 by power 2 equal 9 we must using cross product using cross product 9a 4 times 4500 you must divide it both sides for number 9 why divide both side number 9 because the coefficient of area we have 9 to find so area is 2600 centimeter by power کاتە خەنکاران ئەمە چی بوو ئێریەم دۆزیەوە هەر ئەوەنە بوو خەنکاران هەموو کاتێک بۆ ڕێیشۆکە وەرە شۆرتە سایدەکە ژمارە بچووکەکە دیڤایدی چی بکە ژمارە گەورەکە ئەمە بۆچی بۆ سیمیلەر ڕێیشۆکە بەڵام بۆ پێریمیتەر و ئێریەکە هەموو کاتێک وەرە پێریمیتەری سێگۆشە بچووکەکە دیڤایدی پێریمیتەری سێگۆشەکە گەورەکەکە و ئێرەی سێگۆشە بچووکەکە دابەشی ئێرەی سێگۆشە گەورەکە ئیتر جاری وایە لەوانەیە ئێریە و پێریمیتەری سێگۆشە گەورەکەت باتێ جاری وایە ئێریە و پێریمیتەری سێگۆشە بچووکەکە دەیاتێ ئەمە ئێگزامپڵێکی تر بوو لەسەرم بابەتی ئەمڕۆمان و کۆتا ئێگزامپڵمانێ خوێندکاران سێریەمەکەن باشە چیم هەیە we have some question above on the subject ئێمە چەند پرسیارێکی ترمانێ چەند ئێگزامپڵێکی کەمانێ لەسەر ئەم بابەتە number 1 question number 1 say the ratio of the perimeter of triangle ABC ئەڵێ ڕێژەی چێوەی سێگۆشەی ABC بۆ چی؟ بۆ چێوەی سێگۆشەی DEF S2 over 3 کەواتە ئەمە یایەتێ پێریمیتەری دوو سێگۆشەیە وەکو یەکە کە کاتە دوو لەسەر سێ what is the similar ratio داوای چیت لێکە similar ratio خوێندکاران ئەگەر تێبینیەکەت بیر مابێت من بۆیە ئەم تێبینیم دانێمەوە لەرە بۆی بیرکێتەوە ئەگەر هەموو جارێک گەزانی سیمیلەر ڕێشۆ پێریمیتەر ڕێشۆکانیان ئیکوڵە واتە گە لە پرسیارە سیمیلەر ڕێشۆ یابوو داوای پێریمیتەری کردبوو یەک نەفسی شتە ئەگەر پێریمیتەری یابوو داوای سیمیلەر ڕێشۆی کردبوو هەر هەمان شتە ئێستا خوێندکاران چیەوە بە من so answer is 2 over 3 هەکاتەوە چی هەمان ڕێشۆ باشە question number 2 the ratio of the area of triangle ABC to the area of triangle DEF is 16 over 25 or 16 divided 25 پێدەڵێ ڕێژەی ڕووبەری دوو سێگۆشە دیارم دوو سێگۆشە تەمان سیمیلەرە چیە 16 لەسەر 25 what is the similarity ratio of ABC to DEF ئەڵێ ڕێژەی هاوشێوەبوونی ئەم دوو سێگۆشەیە چەنە چی یاوە بە من ئێرە یاوە بە من ڕووبەری ڕێژەی ڕووبەری هەردوو سێگۆشەکە یاوە بە من خوێندکاران با بگەڕێنەوە سەر هەمان تێبینی کاتێک ئێرەی دوو سێگۆشە با بە من بۆ ئەوەی من بێم سیمیلەر ڕێشۆ بدۆزمەوانێ چیم وەرەگرە ها پێچەوانەیە taking square root forces ratio یەم ڕەنگی دووجا وەرەگرم بۆ ئەو ڕێشۆیە باشە کەواتە ئەنسەرەکەی چییە taking square root forces ratio 16 over 25 16 under square root is 4 25 under square root is 5 so the similar ratio is 4 divided 5 or 4 over 5 number 3 is the ratio of area
triangle ABC to the area of triangle DEF is 4/81. What is the ratio of perimeter of triangle ABC to triangle DEF? بهمان شوا چیا من خنکارم داوای روبریا به من اری سیمیلر اریا به من یدو سێگۆشە کاتە 4 لەسەر 1 داوای ڕێشۆی چی لێکە ئەمجار داوای سیمیلر ڕێشۆ لێ ناکە داوای پەریمیتەری لێکە ئێمەش بە پێم نۆتە هەموو کاتێک ئەزانین similar ratio of triangle and perimeter always equal هەموو کاتێک یەکسانە کاتێک ئەرییا بۆ من داوای similar triangle لێکردم داوای پەریمیتەری لێکردم من وتم بۆ هەردووکیان چیە وەرگم square root وەرگم ڕێگی دووجارەکەم ratio of triangle and perimeter always equal هەموو کاتێک یەکسانە کاتێک ئەرییا بۆ من داوای similar triangle لێکردم داوای پەریمیتەری لێکردم من وتم بۆ هەردووکیان چیە وەرگم square root وەرگم ڕێگی دووجارەکەم ئەنسەرەکەی بە هەمان شێوە 4/81 taking square root for the numerator and denominator on this fraction 4 under square root is 2 and 81 under square root is 9 so the perimeter of two triangles is 2/9 or 2 divided 9 خنکاران ئەمە تەواوی بابەتی ئەمڕۆ بوو دەستان خۆش بێت هیوادارم تێگەشت بێتن و هەر پرسیارێکتان لا دروست بوو بێتوانی بێتمان جوابتان بینەوانێ سپاس بە هەوڵدانتان و سپاس بۆ سێکردن و گوێکردنی ئەم ڤیدیۆیە دووبارە دەستان خۆش بێ و زۆر سپاس بۆ ئیشەڵڵا وانەی داهاتوو باسی بابەتێکی نوێتان بۆ بکەین سپاس